لەباری کەشوهەوا و بارینی بەفرێکی زۆر لە ناوچە شاخاویەکان و ئەنجامدانی چەندین فیستیڤاڵی بەفر وای کردووە بەراورد بە ساڵانی ڕابردوو لە وەرزی زستاندا گەشتیارێکی زۆر ڕوو لە ناوچە گەشتیاریەکانی هەر سێ قەزای سۆران و ڕەواندز و چۆمان بکەن. بەپێی ئامارەکانی گەشت و گوزاری سۆران مانگانە لە وەرزی زستاندا 35,000 گەشتیار ڕوویان لە چیای کۆڕەک لە قەزای ڕەواندز کردووە. پێشبینیش دەکرێت لە وەرزی بەهاردا هاتنی گەشتیار بە تایبەت گەشتیاری دەرەوەی هەرێم بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بێتەوە. ئاماری گەشتی زستانە زیاتر خۆی هەفتەی سێ ڕۆژ بوو لە زیاتر لە شوێنە گەشتیاریەکان لەبەر ئەو شوێنی گەشتیاری ماوانیە کە خزمەت گوزاری تێدا هەبێتە چای کۆڕک نەبێتن. چای کۆڕک لەبەر ئەوە شوێنی حەوانەوەی هەیە، شوێنی ئیسراحەتی میوان و گەشتیاری هەیە. ئەو سێ ڕۆژانەی کە سەردانی چای کۆڕک دەکرا ڕۆژ هەبوو 2000 بوو، ڕۆژ هەبوو 5,000 بوو، یعنی هەفتانە زیاتر لە 10,000 گەشتیار هەبوو سەردانی چای کۆڕک بکاتن. بەم جۆرەشیان ئەگەر هەفتەی 10,000 بیتن دەتوانن بێن مانگانە زیاتر لە 30,000 گەشتیار سەردانی چای کۆڕەکیان کردیە. زیادبوونی ڕێژەی گەشتیار وای کردووە ناوچە گەشتیاریەکان بوژانەوەی بەرچاو بەخۆ ببین و خاوەن کارەکانیش سوودمەند ببن. خاوەن چێشتخانەیەکیش دەڵێت ئاسایی بوونەوەی دۆخی ئەمنی و سیاسی نێوان هەرێمی کوردستان و عێراق وای کردووە هاتنی گەشتیار بۆ دەڤەرەکە زیاد بکات و خاوەن کارەکانیش بەو هۆیەوە سوودی زۆریان پێ بگات. کە ڕێژەی زۆریش ناوچە گەشتیارەکان لێرەنە، مەسەن بڵێم ئەوە گەل عەلیبەگ، بێخاڵە و کۆڕەکە و شنگلبانی هەموو لێرەیە. دەمان ئەوەی کە دێ هەژێر بەجێرەی خۆی داهاتەشی سەرفەکە، مەبلەغ پارەی سەرفەکە. ئەو مەبلەغ پارەش کاریگەری هەبێت لەسەر ئەو ناوچەکە سوودمەند بێت. زۆربەی ئەو گەشتیارانەی ڕوو لە ناوچە گەشتیاریەکانی ڕەواندز و سۆران دەکەن گەشتیاری عەرەبن کە سروشتی جوانی ناوچەکە سەرنجیان ڕادەچێشێت. طبعا جو جميل بغداد، يعني أربيل جبل كورك. أنا صراحة أول مرة أصعد هنا، يعني جو كلش حلو، أربيل كلش حلوة وناسها حلوين طبعا، يعني شيء جميل. يعني شلون ما أقدر أوصف لك الجمال مال أربيل، كلش حلو. أول مرة أنا أجي للثلج، يعني شيء حلو، يعني كلش حلو جميل جدا. والله يتفاجئنا، يعني ما اتوقع انه يجي كان درجه، حتى ملابسين ملابس مال شتاء هيك برد. كلش حلو، وهذا ان شاء الله مو اول مره، كررها هواي. احنا اول مره نجي هنا، ايه بس ماكو هيك اجواء يمنا، تحس نفسك بغير دوله، مو بالعراق. خراپی ڕێگاوبانەکان و بەرتەسچیان گرفتی سەرەکی بەردەم گەشتیارانە، بۆیە هاوڵاتی و دانیشتوانی ناوچەکە دووپاتی دەکەنەوە. خزمەتکردنی ناوچە گەشتیاریەکان و چارەسەری ئەم گرفتە ئەرچی حکوومەتە و پێویستە پێی هەڵبستێت. لەباری کەشوهەوا و بارینی بەفرێکی زۆر لە ناوچە گەشتیاریەکانی ڕەواندز و سۆران وای کرد ئەمساڵ ڕێژەی گەشتیار بۆ ناوچەکە زیاد ببێت و بەپێی ئامارەکانی گەشت و گوزاری سۆرانیش بێت هاتنی گەشتیار لە بەرزبوونەوەدایە و لە وەرزی بەهاردا بە ڕێژەیەکی بەرچاو هاتنی گەشتیار بۆ ناوچەکە زیاد دەکات. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، چیای کۆڕەک لە قەزای ڕەواندز.